ئەم کاتتان باش بەڕێزان سڵاوێکی گەرمتان لێبێ ئەم جارە لە شاری دهۆکەوە کاک کامیل زێوەی لێرە میوانی ئێمەیە. من بەڕاستی دەمیز بزانم لەم دەڤەرە چ باس بووە ئەو سەردەمەی کە چوارچێوە و مەبەستی ئەم پۆدکاستی ئێمەیە، چکە بەڕاستی فۆکەسی ئەم پۆدکاستە لەسەر ساڵانی هەشتاکانە بە دیاریکراویش لە تەموزی 1970 تا ساڵی 1991 کە ئیتر ئەوە قۆناغی هەرە قۆناغی با بڵێن لووتکەی دەسەڵاتی سەدام حسێنە لە عێراقا. دەمێ بزانم لەو سەردەمە کە جەنگێکی هەملایەن لەم عێراقا هەبوو کە عێراق بوو بە ساحەی شەڕی ئێران لەلایەک، شەڕی کورد لەلایەک، شەڕی کورد لەلایەک، کە بزانین ئینسانی عێراقی کورد لەو سەردەمە چۆن ژیاون لە هەشتاکاندا. ئەمڕۆ کە کامیل زێوەی لێرە میوانی منە. ئەو ڕوونکردنم بۆدا کە ینی چکە هەندێک جار لە کۆمە دەنووسن ئەی بۆ باسی سژنەکانی پارتی وێکێتی ناکەن. ڕاستی سژنەکانی پارتی وێکێتیە کەوتە دەرەوەی چوارچێوەی ئەم پۆدکاستە و مەبەستی ئەم پۆدکاستە. هیچ لاریەکشم نییە لەوەی کە باسی ئەوانش بکراویش قۆناغێکە و قۆناغێکی دزێ و ناشرینە و من هیچ بە خراپی نازانم و تاکیدم ڕۆژە لە ڕۆژان هەر باسی شەکرێ، منیش باسی نەکەم، خەڵکی تر باسیەکەن. بەڵام بە هەر حاڵ ئەوم بۆ بوو کە بڵێم وەختێک باسی ئەو شتانە ناکەین و لەبەرەوەی کە ئێمە فۆکەسمان لەسەر قۆناغێکی دیاری کراوە. وەکوتم کاک کامیل زێوەی لێرە میوانی ئێمەیە. کاک کامیل چیرۆکێکی درێژی هەیە ڕاستی، پشوتان لەگەڵمان درێژ بێ، چکە دڵنیام گوێتان لە چیرۆکەکە بێت تەواو جیاوازە لەوەنی تا ئێستا لەم پۆدکاستە باس کراون و تۆمار کراون. کاک کامیل نامێ بکەومە پێش جەناب تۆ لە گێڕانەوەی شتەکە، لەمە هەنگاو بچینە پێشەوە. جەنابەت پێشمەرگە بووی، بەڵام دەستگیر کراوی بە چەکەوە. ئەمێ ئەو چیرۆکە بگێڕینەوە چۆن بووە؟ ئێوە لەکوێ گیران، چۆن گیران، چەند کەس بوون؟ گەلێک بووین، ئەم نێزیکی 57 پێشمەرگە بووین. ئەم سووریەت هاتین لە سووریا هاتیم. لەجارە پێش ئەوە دەمێ بزانم کەنگین بووە پێشمەرگە. پێشمەرگە گوت ساڵە 1970 ئەس قوتابی بووم لە قوتابخانەی بامەرنێ، دەکەوێتە قەزای ئامێدی بناری چای مەتینە. ناوی گوندێمە زێوە شێخ پیراموسە، بەس دەڵێن زێوە. لەوێ ڕێکخستم بووین لەسەر ڕێکخستنەکانی پارتی دیموکراتی کوردستان. بەردەوامی بە کاری خۆماندا تا دوای ساڵی 1970 لەوێوە ئاشکرا بووین. پێش ئەوەی حکوومەت بێتن و دەوروبەری ئێمە بگێتن، ئێمە هاتینا گەدادکردن لەبەر ئەوە ناسراوی ئێمە هەبوون لە ناو بارەگەکانی ڕژێمی ئەو کاتەی باس. ئێمە ئاگادار بووین بامەرێش نزیکە لە شاخ لە بری شاخە گوندەکی ئێمەش نزیکە، ینی هەمی دەبێتە 20 دقیقە بە پیا بچین. ئێمەش لەمە قوتابخانە دەرچوون، چەند کەسێک بوون، هەموو برادری ئێمە بوون، ناسرااو بوون، ڕێکخستی بوون، چوینە گوندی ئێمە. لە گوندی ئێمە ئەو کاتە مەفارزی پێشمەرگە هەبوون، دەهاتن و دەچوون و کادرێکی پێشکەوتووی ئەو کاتەی پارتی ناوی مستەفا مزوری لە مەندەقە بوو لە ڕێگای ئەوە ئێمە هاتنە ڕێخستنکردن. ئێمە ئەو شەوە لە گوند ماین، ئێمە مختاری گوند ئاگادارمان کرد. مختاری گوند پسماڵێ من بوو، ئامۆزاکەم بوو، پێما وت بەیانی بڕ و ئەمنی بامەرنێ بزانە بابەتی ئێمە چوونە. ئەگەر بابەتەکە خەتەر بێ ئێمە ناگەڕینەوە، ئەگەرش خەتەر نەبێ ئێمە دەین دەست بە خواندنی خۆ دەکەین و خواندنی خۆ دەبینە سەر. لە پۆلی سێمی ناوەندی بووم. پۆلیسی ناوەندی بووی؟ ناوەندی بووم، یعنی کەواتە تەمەنت بچکۆڵا بووم، 15 ساڵێک بووە. ئەوە 15 ساڵێکیش نەبوو، کەمتر بوو. ئەو کوڕی ئامۆزای من ناوی سەدیق بوو، مختار بوو، ئەویش پێشمەرگێکی کوونە و چۆ ڕەحمەتی ئێستا. چوو ئەوێ پرسیار کرد گەڕایە، وتی کاک کامل ئەگەر ئێوە بگەڕێنەوە لە ئەبوو غەرێب سافی دەبن.
برای من نگەڕێنەوە اینجا ئێمە نەگەڕینەوە مەفرەزەکەش لەوێ بوو مەفرەزەکەس هەمویان هەر خاڵم بوون ئێمە چوینە لای ئەوان و ئەوان لە ئیران هاتبوون پێشمەرگەمون لە ئیران ئێمە لەگەڵ ئەوانە کە بە حکمی ئەو ئێمە خزم یەکتر و خاڵی من بوون پێکەوە چوونە ئیران لە ئیران گوندێک هەبوو دەگوت هەلاج بارەگای پارتی لێبوو جەنازەی مەڵا مستەفا بارزانانی بە ڕەحمەت بێ لێبێ ئێمە بووینە زێرەڤان لەو بارەگایە تاکو ساڵی هەشتا و دوو اینجا پێش ساڵی هەشتا و دوو جارێک هاتمە ئیجازە من ئەو کاتە بەژن بووم یعنی مناڵێکم هەبوو کاتی من دەرچووم بوو پێشمەرگاتی دوای 12 ڕۆژ کوڕێکم پەیدا کردم بەس کە وەختی تۆ تەلەبە بووی 15 ساڵیش بووی 15 ساڵ بچکوڵە بووم باوکم لە مناڵیەوە بەژنم بووم مهێرا بووم تۆ بڵێ منداڵەکەت خێزان بەجێما لێرەوە بەجێ ماڵای باوکممان تو پاش چەندی بینیتەوە ینی من باش ساڵێک دو ساڵ ینی هەفتاهەشت گەڕینەوە ساڵی هەشتا و یەک من هاتمە ئیجازە ئەوە یەکەم جار بوو منداڵی خۆت یەکەم بینی جار بوو یەکەم جار بوو گەڕامە ماڵێ تەماشا دەکەم بە پێ دەچیتم لای باوکمە خێزانی خۆم لەگەڵ خێزانی دوو سێ پێشمەرگەی تر پێکەوە دیسان گەڕینە ئیران بوو ئیران برد خێزانیشت برد خێزانی خۆشم برد ئەو کەواتەوە تێگەیشتم من چکەویستم باسی ئەو پرسیاری ئەو مەرحەلەیەت لێ بکەم کە تو لە هەفتاهەشت پێشمەرگە بوو بی سەردەمی قیادەی موقت بوو بەڵێ بڵێ بەڵام تۆ ئەو ماوەیە هەر لە دیوی ئێران بووی ئەو دیویران لە کوردستانی ئێران بووم لە ماڵم لەوێ بوو ماڵت لەوێ بۆڵام تا هەشتا و یەک نەهاتیەوە بۆ دیوی باشوور وایە نهاتبووم تا هەشتا و یەک کەواتە بەشداری شەڕت نەکرد شەڕی ناوخۆ بەشداری شەڕم نەکردە لەوێ ئێمەش وەکو زێرەوان لەوێ بووین جێگای ئێمە سابت بوو هیچ خەتەرێک لەسەر نەبوو وەزیرگای زێوە قاعانە هەمووی قاعانە ماڵمان لەو قاعانە بوو لەوێ چیتان نەکرد دەورە هەبوو دەورەی کادری هەبوو دەورەی کادری هەبوو گوندێک هەبوو ناوی نوێ بوو ئەم کاکە عەبدولسەلامەی ئێستا لە مەکتەب سیاسی ئەو دەهاتن دەورەی کادراتی بە ئێمەدا عەبدولسەلام بەرواری بەڵێ کەواتە تۆ ئەو قۆناغی چکە ئەو مەرحەلەیەکی زۆر خوێناوی و ترسناکە کۆتایی هەفتاکان شەڕی منتیقەی هەکاری و شەڕی من بەشداری لەوام نەکردووە چۆن گیران کەواتە تۆ کە ئەو فتر ماوە درێژە لە ئێران بووی کاتی گیران ئێمە لە لای حزبەوە هاتنە تەکلیفکردن بچینە سووریا لە سووریا سیلاح بینیم بۆ لقی یەک ئەو کاتە پێدەوت هەرێمی یەک ئێمە چووینە قامیشلو لە قامیشلو بەکوێدا چوون ئێمە بە ڕێگایەکی ئاسمانی چوون ئاسمانی لە پاسەپۆرتی مزەور لە ڕێگای تەهرانەوە بۆ دیمەشق چۆن بۆ تاران چوونە تەهران لە تەهران بۆ دیمەشق چەند کەس ئێمە لەوێ کۆم بووینە 57 کەس 57 کەس بە پاسپۆرتی ئەوانی دیکە لەگەڵ ئێمە تقریبا 20 کەس پێکەوە چوین پاسپۆرتەکانتان کێ بۆی کردبوون ئەو کات پارتی دەست کرد پاسپۆرتی ساختە بوون نا ساختە و بەس بە هەر بەناوی ئێمە بوون پاسپۆرتیان بۆ دەرکردن بەس بوو یەک جار بچینە ئەوێ چونە دیمەشق چونە دیمەشق لە دیمەشق لە ئوتێلمان نزیکەی 6 ڕۆژێ 6 ڕۆژ دوای هاتینە قامیشلو بارەگا لەوێ بوو هاتینە قامیشلو دوای هاتینە دێرک ئەو کاتە مەکتەبێک هەبوو تا مەسئولی معارەزەی عێراق بوو پێی دەگوت مەکتەب شۆنی عێراق کەسێک هەبوو عەرەب بوو پێدەوت ئەبوو مدیان ئەو مەسئولی ئەو مەکتەب ئەو کاتە یعنی ئەم هاتوچۆی ئێوە لە ئەوە هیچ لە ئێران لە سووریان شەر ئازاد بوون هاتنە پێشی ئێمە مەکتەب هاتە حەزب هاتە پێشی ئێمە و ئێمە سوای سیارە کردین چوین لە قامیشلو لە قامیشلو چوونە دێرک مەقەر ئاشکرا بوو لەوێ جا سیلاحەکان لەوێ بوون اینجا ئەوان سیلاح هێنا سیلاح بۆ ئێمە هێنا هەیەکی سیلاحێکی ئێمە پێم بووینە 57 کەس هەموو سیلاحی کلاشینکۆف تازە خەڵکێکی شارەزادا لەگەڵ ئێمە کە ئەوەی داخلی کوردستان بین لە ڕێگای
هەر بە خۆتانەوە بەم سیلاحانەوە هاتن باسی لە حانە و ئیتادی کامل و بەڵام باریشتان پێ بوو یان هەر ئەوەندە بوو نانە هەر کەسێک و سیلاحی خۆی پێ بوو سیلاحی زیاتر نەسیلاحی زیاتر نەما دەتوانانی بینی لەبەرەوە نە سیارەیە هەموو بە قەچاغیە چۆن دەینی هەموو قەچاغیە ینی پلانەکە ئاوها بوو کە بچن ئێوە بەبێ سیلاح چوونە سووریا سیلاح چون سیلاح لەگەڵ لەوێ هەرێکی یەک سیلاح لەگەڵ خۆی بێنێت بە ناو باکوور بە خاکی باکوور یەکەم جار ئێمە نەهاتنیم بوو باکوور ئێمە هاتیم بۆ خواروی ئیبراهیم خەلیل ئەو ئێستا دەرگایەک هەیە پێی دەڵێن دەرگای سێماڵکە گوندێک لەوێ هەیە گوندە سێماڵکایە لە خواروی سێماڵکە لەوێوە تێپەڕین گەیشتە ناو خاکی عێراق لەوێ عەسکەر کەمینەی دانا بوو کەوتینە کەمینە ئێمە 57 کەس بوو کەوتینە کەمینە بۆ شەڕ ئێمە پاشە کشەمان کرد هاتینە سەر ئاو دیجلە لەوێ هاتینە سەر ئەوانەی مەلەکردن دەیزانی بە مەلە دەڕبازی سووریا بوون ئەوەی وەکو من خۆم مەلەم نەدەزانی هەر لەوێمە ینی ئەوە پەڕی بوونەوە ئەو بەری لە ئەو تێپەڕین لە ڕووبار پەڕی بوونەوە کە بەڵێ تێپەڕین بە چوپ و شتانە دروست بوو ئێمە دروست کرد بوو لە چوپانە سواد و پێش دەهدا تێپەڕین ئێمە گەڕینە لای ئاوەکە ئێمە نزیکە 15 کەسمۆین مەلەمان نەدەزانین بگەڕینەوە ئەو برادرانی گەڕینە سووریا دیسان ئەو چوپانە بوو ئێمە ڕەوانە کرد و دار لەسەر بوو بەواسەی ئەوانە دیسان گەڕینەوە ئێمە خۆمان هەژمە تەماشا دەکەین دوو برادەری ئێمە کەم دوو برادرانی ئێمە کەم خەڵکی زاخۆ لەگەڵ ئێمە بوون ئەوان لەبەر خابوور مەلە باش دەزانین دیسان لە ئەو تێپەڕین چوون ئەو جێگا گەڕانەوە وتی وەڵا عەسکەر جێگا ئێمە هەمووی گرتووە ناتوانین بچینە ئەو منتەقەی ئەمە شەو بوو ڕۆژ بوو شەوە دوای 12 شەوە مانگی چەنە چ وەختە چ وەرزە هاوین بوو ئێمە گەڕینە منتەقەی لەو منتەقەی سووریا لەوێ ئێمە وتمان ئێمە چەند کەسێک ماڵتۆڕێکی ئاو لەو بەرئاوە هەبوو وتمان ئێمە 3 کەس 4 کەس لێ دەمینە تەماشا دەکەین بزانین بە دووربین بزانین برادرانی ئێمە چی بەسەریان هات ئەوەی دیکە هاتنە ناو ئەو گوندی سێماڵکە ئێستا مجەمع ئێستا بۆ بەیانی سعات 6 تەماشامان کرد هاتنە جێگای ئێمە هی ئێمە یەک بریندار بوو یەک شەهید بوو زانیمان کە یەک فرێدا پشتی پیکەمێکی ئەوی دیکە ملیان گرت دەستیان گرت ئەویش کرد چوونە جێگا لەو بەر تەماشاتان دەکرد تەماشامان دەکرد لە پشت بیناتێکی بچکۆڵە بوو ماتۆری ئەو لێوی بوو تەماشامان کرد چاو دەتان بینی یان بە دووربین بە دووربین نزیک بوو بە چاویش نزیک بوو بەس بە دووربین باشتر بوو تەماشامان کرد 8 کەسی خۆشی 8 عەسکەری خۆشی ئەویش کرد ئەوش تەواو بوون هەڵبوونە کوشتن یەک شەهیدمان هەبوو بریندارێک لەگەڵ جیاوانە بوونە 10 ماینە لە پشت ئەو دیوارە تاکو بووە مەغرب ناتوانین هەڵسین دیسە بوو مەغرب ئێمە گەڕینە لای برادرانی خۆمان و پێیان وتین وەڵا ئەوە یەکێک شەهید بووە یەک خەڵکی زاخۆ بوو یەکیش خەڵکی دهۆک بوو ئەوەی شەهید بوو کێ بوو ناویت لەبیر ماوە ناوی لەبیرم چووە بەس ناوی هین دەگوت دارا ینی ناوی پێشمەرگاتی پێی دەگوت دارا خەڵکی دۆک بوو خەڵکی زاخۆ بوو خەڵکی زاخۆ بوو ئەوەی بریندار خەڵکی دهۆکە بوو اینجا ئەوەی بریندارش چڕووکێکە ئەوش دێنە سەر بابەتی ئەوە وەڵا حەزەکەم لەبیر نەکەین دەچینە جێگای بوو دەگەڕێنە ئەوە کاتی من لە زیندان دەرچووم خزم و کەس و کاری ئەو هان نەلایم اینجا ما بزان 2-3 ڕۆژ لە سووریا ماین ڕێگایەکی دیکەمان دۆزیوە بوو جای جوودی و باکوور یعنی لە بینی جزیرە بووتا اون سەیبینێ ڕێگایەک هەیە لەوێ تێپەڕین حتمما ئەوەتان لەگەڵ بوو شارەزا دوو شارەزا لەگەڵ ئێمە بوون خەڵکی منتەقە بوون خەڵکی باکوور بوون ئێمە شەوێک بە سەیارە چووین نزیکی حدود بوون هەمان گرت تا ساعت 8 شەوێ دنیا تاریک بوو ئێمە هەر 57 کەس لە یەک دەری تێپەڕین ئەوەی دوایی کەسی ئێمە دەنگێکی لێ هات کەوت دەنگێکی لێ هات
نقطەی حرەسی تورکیا نزیک یەکتر بوو یعنی 100 متر نەبوو لەسەر ئامودەکان حرەسی دەگرت لەسەر بۆڕی نەوت ئێمە لەسەر بۆڕی نەوت تێپەڕین ئەوان بانگی یەکتر دەکرد قسەی لەگەڵ یەکتر دەکرد ئێمە ئاگامان لێ بوو دێدەپەڕین ئەوان دوو تەڵقەی کلاش تفەنگیان تەقاند دوو تەڵقە شارەزاکە وتی ئەمانە زانی کە شتێک هەیە لێرە دەبێت هەر لە ئێستا بە غاردان بچین تا بەیانی لە ئاو تێپەڕین بگینە چای جوودی ئێمە ڕێگانە بوو هەر چۆر بوو تا بەیانی ینی لە دیگەر دنیا ڕوون بوون ئێمە گەشتنە سەر ئەو لەوێ ئیشەکە تەواوە ئەو چوپ و ماچوپە حازر کردووە ئەو شارەزانە لەو چوپانە سوار بوون تێپەڕین چوونە ئەو برادێک هی ئەو دی و هاتە لای ئەو شارەزای ئێمە پێیوتی وەڵا عەسکەر هاتووە لێرە خوارتر 2-3 کیلۆمەتر خوارتر کوڕی توش گیراوە ئەویش هات بوو نازم قەچاغە نازم هاربێ عەسکەریە چیە لەوێ ئەو کابرا وتی وەڵا من بە دوای کوڕی خود دەگەڕمە با یەک ماڵ لەگەلەوە ئەویش لەگەڵ ئێوە بیستن ئێمە چوونە چایەک پێ دەڵێن گەلافەنکێ چایەکی زۆر بلندە قەڵایەک لەسەرە پێ دەڵێن قەڵای فنک دۆڵەیەکی زۆر قوڵی لێیە ئێمە چوونە لەناو ئەو دۆڵەدا لەناو ئەو دۆڵەدا نیوەڕوومە بۆ خۆ حازر کرد دوو سەرەمەڕمان لە ماڵێک مای کڕی خواردنێک ماخوات تا بێشەوە اینجا بە شەو هاتی بە شەو ڕۆژ خۆمان لە شاردەوە بە شەو بەڕێدەکەوتین لە پشت چای جوودی جار داخلی کوردستان دەبووین عێراق جار دەچوونە باکوور تا گەیشتینە نزیکەی لقیەک یعنی تقریبا 10 ڕۆژی کێشە 10 ڕۆژ بەڕێگاوە 10 ڕۆژ کێشە هاوینە خونە شووی خواردن کەمە یعنی وا لە ئێمە هات وەکو هەرچ لێ هاتین ئێوە نەدەبوو خۆتان پیشانی ئاودانی و گوندی باکوور بدەن بوو خەڵکی ئەو گوندانە باش نەبوو لەبەرەوە تورک ئیزعاجی ئەو گوندانە دەکرد خەڵکی ئەو گوندانە دەکرد ئێمە ویستمان بە شەو بڕوین بە ڕۆژ خۆ بشارینەوە تا گەیشتینە ئەو گوندەی ئێمە لێ هاتینە گرت یعنی پاش 10 ڕۆژ ڕۆشتن پاش 10 ڕۆژ گەیشتینە ئەو گوندە لەو گوندەش گیران لەو گوندەش گەیشتینە ئەوێ 2 ڕۆژ لەوێ بووین 2 ڕۆژ لەوێ بوون لە چوینە پشتی گوند لە کەوتە بن چایەک تا ئێوارە لەوێ بووین من خۆم نەخۆش بووم چۆم سەری خۆم شۆرا بوو لە ئاوی بەفر ئەو چیانە زۆر بلندم ینی بەفری 2 ساڵی لەسەر دەمێتەوە ئەمەزیش سەری خۆش شۆشت ئەوەندە پیس ببووم تا هاتە من لەرزیم ماڵێک هەبوو لە دووری گوند بوو ینی نزیکی 500 مەتر لە دووری گوند بوو خاوەنی ئەو گوندە ئەو ماڵە هاتە لای من بە کوڕی ئاغاوتی وا کامل بێتە لای ئێمە نەخۆشە تاکو بەڕێدەکەون دەچ ئەمەنیش نازانێ پلانێک لۆ منیش داناوە یعنی ئەوە دەستپێکی پلانەکەیە من سیلاحی خۆم لای برادرانی خۆم هێرم وتم سیلاح نابە ناوگوند بۆ ئەوەی کەس نەزانێ من قەچا هەمیان پێشمەرگەمە کەس ئەحساسی پێ نەکات چوومە ئەو ماڵە ئەوەندە نەخۆشە منیش خۆدرێشم کرد لەوێ مام دوای من بووە سعات 6-7 ئێوارە ئاغاکە جوابی برادرانی خۆمان کردووە وتی وەنە کوچکی ئاغا لەوێ نەمێنن ئەوشە وەنان لێرە بخۆن ئەوان ئەو برادرانی خۆمان چوونە ماڵی ئەو ئاغایە لەوێ ڕۆیشتنەوە خواردن بۆ هێناوە بە 3 برادرانی ئێمە وتووە ئاغا لەوێ نەبووە لە خانێکی دیکە بووە پێی وتە فلان کەس گوتە بانە بێتە لای من ئیشم پێ اینجا چوونە ئەوێ بە هینەوە پێوتە سیلاحەت چۆنە چۆن نییە و ئەو هاسیلا بە ڕێگایەک سیلاحی هەستێکیان لێ وەرگتووە تاکو ئێخباری حکومەتی تورکیا کردووە قەراقۆلی تورکیا نزیکی ئەوێ بووە قەراقۆل هاتووە چەند کەسی ئێوە گیران ئێمە هەر 12 گیران ئەخر ئێوە 50 کەس لە پێشەوە نەوتم بە ئێمە زانی کە ئێمە لە سنوور تێپەڕین ئێمە بووینە مەفرەزە وتمان ئێمە ینی
دیار ناتوانی خود جێگای حەشا بدەینە 57 کەس زۆرن دەبینە مەفارز بووینە سێ 4 مەفارز هەر مەفارزێک بە ڕێگایەکە بچیت ئێوە 12 کەس کەوتنە ئەو مەفرەزە ئێمە 12 ئەوانی دیکە دەرباز بوون هات ئەو بە سەلامەتی دەرباز بوون ئێمە کەتینە دەستی ئەو ئاهەیە على كل حال ئەو ئاغا پلانەکەی دانا و دووسێ برادرانی ئێمە بردبوونە لای خۆ سیلەحی لێوەرگرت و منیش لە ماڵێک بووم سیلەح لای منە بوو برادێکی هەر ئەو ئاغای لە بەردەرگا بوو بەس وام زانی ئەوە لەبەر من هاتووە کە ئیشێکم هەبێ پێویستێکم هەیە لۆ من بکە نەبزانێ حەلەسە لەبەر من ئەو فکرم نەدەکرد جارێک تەماشا بکە برادرانی منیش هەمووی هێنانە ئەو ماڵای من لێ هاتن تەماشا دەکەم هەر هەموویان بێ سیلەح کوا سیلەحەوە وتی وەڵا پلانێک بۆ مێدانەوە لە ناو خانی بوون دەوروبەری خانی گرتووە و وتوە سیلەحی خۆ دەربێن ئێوە گیران و سیلەح لە ئێمە وەرگرتەوە ئەو هاتینە ئێرە هاتنە لای من و دەرگا گرت و قفلی کردن و تا بەیانی تەماشا دەکەن کەسێک بە کوردی قسەی کرد وتی کاکە چه حرەکەتانەکەن ئێوە گیران چه حرەکەت لە پەنجەرەدا تەماشا دەکەن دەوروبەری خانی ئەوەندە عەسکەری تورکە لەسەر زیکە و سیلەحی خۆ خستووە جۆرەکە یەکێک دوو دەرکەون ئێمە یەکێک دوومان دەرکەوت و کەلام چەکردیم چاوی ئێمە گیرە خستینە ناو سەیارەدا بردیم بردیم بۆ قەزایەک ناوی بەیت شەباب چووینە قەزای بەیت شەباب با بزانم 17 ڕۆژ لەوێ ماین قەرەقوڵ بوو بەس قەرەقوڵێکی گەورە بوو وەکو سریەک بوو ئەوها بوو ئیفادە لە ئێمە وەرگرت دوای بردینە جوولەمێرگ هەکاژ بینە جوولەمێرگ سجنێکە گەورە بوو بینە ئەوێش تەحقیقی دیکە دەگەرمان کرد نازان مانگێک دوو مانگ لەوێ ماین ئێمە سواری سیارە کردم چاومان گرێدا و دەستمان کەلا بچە کرد بۆ خستینە ناو سیارە تاکو بردینە سجنی دیاربەکر لە دیاربەکر سجنی بە تورکی پێ دەڵێن بێشنۆرۆ ژمارە 5 پیسترین سجنە لە دنیا کامیل یەک دقت خوا بۆی لای خەڵک ڕوون بێ کە ئێمە باسی چ مەرحەلەیەکەکەین کێیەکەین ئەمە باسی ساڵی هەشتا و هەفتا و چ مانگێک بوو من گوتم 28 مانگی هەشت 28 مانگی هەشتا دو گیران گیران ئەوە ماوەیەک لە چەند ڕۆژێک لە قەرەقوڵ بوو پاشانەوە بردنە جوولەمێرگ لە جوولەمێرگ دوای بوو دیاربەکر چەند لە جوڵەمێرگمان نزیکەی دوو مانگ دوو مانگیش لێمان پاشانێوان بردە دیاربەکر جا کاکەمیل ئەو سچنەی ئەتو باسی دەکەی ئەوە یەکێکە لە بەدناوترین زیندانەکانی ئەم ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بە تایبەتی ئەلۆ قۆناغی کە تو باسەکەی تازە کودەتای سەربازی بوو لە تورکیا نظامیەکی عسکەری هاتووە سەر حکوم خەڵکێکی زۆری جیران ڕەشبگیرێکی سیر بوو لە تورکیا زۆر لەوانەی کە لەو قۆناغە سجن بوون باسییان کردووە مەسەنێکێک لەوانە بە ڕێز ئەحمەد تورک کە باسی خۆیەکە چۆن لێ پێم وایە هەر لەو فترەیە بووە ئەمێ تۆزێک بە وردی باسی ئەو زیندانە بکەین ئێستا بۆ بە مۆزەخانە پێم وایە داخراوایە وەڵە من لە پێش چەند ساڵێک چووم نزیک بوومەوە بەس نەچوومە ژوورە بەس هەر دەڵێن سجنە نازانم ئێستا بووە چەند ساڵێک چوومەوێ تۆزێک باسی ئەو زیندانم بۆ بکە ئەو زیندانە جێگای ئینسانیە نە جێگایەکی ئەوهایە کە بەشەر ئینسان لێ بژیتن ئەو زیندانە لە دوو سێ جێگا پێک دێتن جێگایەک ئەوان پێ دەڵێن حوجرە جێگایشان قاویشە ینی جێگای محکومە و موقوفە و لەوێ دەمیناوی انتزار دەکەی حوجرە چییە ژووری تاکە حوجرە ئەو ژووری هینایی کاتی مەسەن لە مەحکەمە بچیاوێ یان لە شارێکی دیکە بچیاوێ لەو حوجرانە دەمینەوە دوای تەوزیعی سەر ئەو چڵقایشە دەکەنەوە ئەو حوجرانە نزیکەی 5 قاتە 6 ژوورە 5 قاتیش بەرزە غرفە لە ناو غرفەدایە
إيه. غرفة لنا وغرفة دا ليلة محجرة لدرجة غرفة بتشكلش محجرة يعني مترني وبمتريكة 2 متر بمتريكة أو هاي جيجاي نوستن جيجاي خواردن جيجاي توالد هل أوي متر يعني نابته 2 متر نابته 2 متر يعني جاري هيا 10 كذا شو لعبته دكس جاري هيا 10 كذا بس شون ده جان لعبته ده سربا أو هذا السربا بواسيا تاكو أو عندي نيو ساعات وإسراحتي خوبيان أي 2 متر بمتر 2 متر ب2 متر أو هيا توالد كش لنا أو جيجاي ده باش ئێوان تێکەڵی خەڵکی باکوور کردبوو مەسەن تێکەڵبوون لەوێ تێکەڵبوون ئێمە تەوزێک کرد هەر هەندێک چوونە جۆرێک بەس ئێمە من و دووسێ برادێکی پێکەوە بوو چوونە ئەو ژۆرە لەوێ جارێک ئینجا کاتی چوینە ئەوێ کێشانی بوو مانگی 10-11 دنیا سەرما بوو جل لەبەر ئێمە نەهێرا تەنها بیجامەک بێ یان قەمیسێک بێ ئەگەر جلی دیکە هەموو لەبەرمە کرد ئەو جێگای هاتبا درونیش ئەو جێگاش دەدڕاند لەبەرەوە ئەویش بابەتێک ینی ئەو ئێوە بەسۆنی چی بەمە دەڵێن یەخە ئەو یەخا لێ دەکردەوە ئێرە لێ دەکردەوە دێنە سەر ئەوەس لەبەر چی لەبەرچی لەبەرەوە برادێک دوایی کاتی ئەمە زۆر لەوێ ماین برادێک پێش ئێمە کادرێکی باڵای پەکەکە بوو لەوێ ئەو کابرا لە ڕێگای چەند ئاغاواتێکەوە ئازاد کرد پێش ئازاد ببیتن قیادەی پەکەکە لەوێ هەبوو کەماڵپیر و ئەمانە لەوێ بوون بەو کابرا وتی تۆ فلانە ڕۆژ دەردەچی قیادەی پەکەکە چی کرد لەوێ هەستان وەزعیەتی ئەو سژنە هەمووی خستە بەریدێک و ئەو بەرید خستە ناو قنیەوە وتی تو دەردەچی ئەو بەریدە بگەینە جێگای مەبەست اینجا تورکێزانی کە ئەم ئەمەلیاتە هاتە کردن تەمەنا پێش ماوەیەک بوو پێش بچمە ئەوێ ئەم ئەمەلیاتە هاتە کردن هەرچ جێگایەک هەبا کە شتێک لەناو بەزر ببا ئەیدڕاندەوە بۆ ئەوەی شت نەدەرچتن لە ئێرە مەسەن جێگای قاویش و ماقایشە و هەمووی پێوە نەدەبوون اینجا چوینە لەو ئەو حوجرانە فترێکیش نازان مانگێک ئەوها لەوێ ماین هەر 5 قاتەکە تەوالەتی هەر 5 قاتەکە قەپات بوو ینی گیرا بوو ڕۆژێک وتی ئێستا حەریق دێتن دەکاتەوە ئێمە 6-7 کەسی لەو ژوورە ئەوان سۆندەی حەریق خستە قاتی خوارەوە لەوێ ئەو هەوای لێدا هەرچە پیساتێک هەبە هەمووی لە ناوچاوی ئێمەدا لە قاتی 4 و 5 ئەو نییە خۆت بشووی هەمووی وەربوو بە ژوورەکانە بەربوو بە ژوورەکە وەڵا حاسە تێپەڕی ئەو مانگەش تێپەڕی بانگی ئێمە کرد وتی لەسەر قاویشەکان تاوزع بکەن من خۆم و لەگەڵ برادێکی دیکە ئەویش خەڵکی دهوک بوو ئێستاش لە ئیرانەیە چووینە قاوشی ژمارە 34 کاک کامیل ئەمە تا ئێرە هیچ پرسیارێکیان لە ئێوە کرد مەسەلەن تەحقیق یان ئێوە بۆچی گیراون ئێوە کێن چین لە بەیت الشەباب تحقیق بە ئێمە کرد لە جوولەمێکیش تحقیق بە ئێمە کرد ئێستا تحقیق ئێمە دەست پێ دەکاتەوە دوای ئەم حوجرانە تحقیق دەست پێ دەکاتەوە چوومە قاوشی 34 تەماشاکەن 107 کەس لەو قاوشەدایە 107 کەس هەمووی پارتەکانی کوردستانی باکوور ڕێکخستنەکانی ئەوان ئەمە ینی هەمووی سیاسی بوو هەمووی سیاسی بوون اینجا لەوێ سیستەمێکی باشە بوو وەکو ئێمە مواجهە و پارە و شتی ئەوها نەبوو بە سیستەمێکی باش لەو زیندانە هەبوو کە کێ بەڕێوەدە بێت پەکەکە بەڕێدەوە بێت ئەوەی پارە هەبا نەیبا ئیدارەی ئەو قایشە هەبوو
ئەو ئیدارەی ئەو قۆیشە سەرپەرشتیاری هەمویان دەکرد چی پێویست بوو ئەوە دەکردی ئەگەر پارە هات بە یعنی پارە ئێمە ئەوشکەم بوو بەس ئەگەر هات بە هارە لەکوێ دەهات بۆ مواجهەی ئیداری هەندێکیان دەهاتن مواجهە دەهاتن بەس مواجهەیەوان چۆن بوو ئەخنا پارەکە لە کەسوکاری خۆیان هەی لە وەدەهات کەسوکاری خۆیان دەهاتن کاتی کەسوکاری بەڵام خۆیان دەکردەوە لە بینی خۆیانە مثلا ئەکۆ دەکرد مثلا ئەو 107 کەسە ئەم مواجهە مثلا 20 کەس هاتنە مواجهەیە 50 کەس هاتنە مواجهەیە کاتی دەگەڕانەوە لە مواجهە ئەو ئیدارەی ئەو قۆیشە پارەی هەمویان لێ وەردەگرێت و وەکو یەک چاویان پێ دەکرد و کە چ پێویست بێت و تۆ پێڵاوە من نازانم چی نازانم چی ئەوانە ئیداری ئەو قۆیشە دەکرد بۆ هەمان بێجیاوازی بە یەکسانی بێجیاوازی اینجا تحقیقی ئێمە دەست پێ کردەوە چوون ئێوە داخلی حدودی تورکیا بوون لەکوێوە هاتن ئێمەش وتمان ئەگەر بڵێن ئێمە پێشمەرگەینە و ئێمە خەلکی کوردستانی عێراقین ئەمانەت ئێمە تەسلیمی عێراق دەکەن کاتی هاتینە عێراقیش مەسیری ئێمە دیارە ئیدامە پێش بچینە ئەوێ یعنی ئەو شەوەی ئێمە گیران ئێمە ئەم بابەتە چارەسەرمان کرد بە یەکترمان وت دەبێ بڵێن ئێمە خەلکی ئیرانی کوردستانی ئیرانی ئێمە هاتین بۆ ئیش و کاروان شتی ئەوها ئەرزاق شتی ئەوها هەرچەندە دەفتەرێکیش لە ئێمە گرت ینی مەسروفاتی ئێمە و پارەی ئێمە و بۆ ڕێگا و شتیکە چیمان کردیوە چ نەکردیوە شتی دەفتەرێکی ئەوەش لە دەست ئێمە گرت مهم ینی تحقیقەکە دەست پێ کرد چوار مانگ کێشە ئەو زیندانە چوون بوو یعنی بەیانی هەڵدەسای سعات 6-7 جێگا هەبوون هی تەدریبی عەسکەری قورس دەچوونە ئەو جێگایە بە زۆر هەمووی بە زۆر بە لێدان بە ئەشکەنجە هەرچ جووری ئەشکەنجە لە دنیا هەبێ لەوەیە لە تورکیا 56 شعری عەسکەری هەیە بە تورکیا بە عەسکەری تورکیا دەڵێن بە تورکی دەوڵەتی تورکیا دەڵێن دەبێ ئەم 56 شعرە هەمووی لەبەر بکەی هەمووی لەبەر دەوەرە تو زمانێک نەزانی دەبێت تو لەبەر بکەی یعنی شعرێک هەبوو نزیکەی 30 دقیقە لە تەدریبی عەسکەری ئێمە دەگوت یعنی ئێمە پێنجە دەکەوتنە پشتێک و چۆن تەدریب دەکەینەوە ئەو شعرانە هەر هەمووی لەبەر بکەی و لەگەڵ تەدریبەکە بڵێ کاتێکی زۆر چوو اینجا لە پێش لێدان هەبوو تحقیق لە کاتی تحقیق دێینە سەر کاتی ئەم چوویمە ئەو قایشەی 34 دووسێ مانگێک بۆ هەوهەمام تەماشام کرد کوڕێک هاتە لای من وتی کامل من دەمنیاسی وتم ناوەڵات تۆ ناناسم کاتی ئێمە چووینە ئیران جارێک هاتینە هەرکوبێداوە ئێزگەلێ و ئێزگەی پارتی لەوێ بوو ساڵی 79 جارێک هاتینە ئەوێ ئێزگەکە تێک چوو بوو هەندێک ئەجهیزەمان بە قەچاغی برداوێ ئەو کابرا مهندس بوو لە تورکیا هات ئێزگە چاک بکەت وتی بیردێ لە هەرکوبێداف من تۆم بینیوە کوردی باکوور بوو بەس کورد بوو کوردێکی مخلص کوردێکی بەڕەوەشت کوردێکی خاوەن مەوقوف وتی تو سەلیمی وتی کا کامل شتێک دەکەم بەس با ئەمانە نازانن من تو یەکی دەناسینەوە بلا وەڵا ئەو چوو بە سجانەکە وتی من زمانی ئەمانە تێدەگەم و ئەوان وتووە دەبێ لە ماوەیەکی کەمدا ئەمانە بزانن بخوێنن و بنووسش بە ئێمە دەگوتی ئەژنەبی تورکی دەگوتی یابانجی وتی باشە ئەگەر تو ئەزمانی ئەو بزانی زمانی ئەو لەگەڵ ئەو قسە بکە فێری خوێندن و نووسینەکە من دەمزانی بنووسن لە بەراوە حرفی لاتینیە هەر لە مناڵی خۆم فێری لاتینی کردبوو لاتینی باشم دەزانیم هات وتی تو نووسین باشە نووسینەکەت باشە بە قسەکردنش دەبێت فێربی باش
والله ئەو سەلیم دیندارە بوومە بوو دکتۆر، بوومە بوو برا گەورە، بوومە بوو ڕێزان، یعنی هەرچی ڕێنمایەکی ئەو سژنە و حکومەتی تورکیا هەبێ بە ئێمەی وت، بە ئێمەی وت. لەسەر ئەوەش شێوازی تەحقیقکردنی ئەوان بە ئێمە وت ئەگەر ئەوان ئەف پرسیارە لە ئێوە بکەن ئێوە ئەوها وەڵامیان بدەنەوە. یعنی ڕوونکردنێکدا بەر ئێمە کە ئێمە بزانین چۆن لە تەحقیقی ئەوان خۆم ڕزگار بکەینەوە. وەڵا ڕۆژێ لە ڕۆژان من و برادێکی دیکە لەگەڵم بوو، ئەوش خەرکی دووکە ئەوەی ئێستا پێوتم لە ئیرانە ئێستا لەسەر کێشێکی کومەڵاتی ناتوانانی بێتە ئێرە. هەموو ڕۆژە سەلیم دیندار ناوی سەلیم دیندار بوو، ئەویش حکومەتی تورکیا لە پێش 10-15 ساڵ لە ئەستانبول زانی پیاوێکی کوردپەروەر و تێگەشت و دەبیتە ڕێبەرێک بوو گەلی کورد، سێوارێکی لێیدا کوشت، خستە بن سێوارەوەی کوشت. ساڵی چەند؟ لە ساڵی دەستپێکی 2000ەکان. اینجا معلومات بۆ من هات، من بەردەوام قسەم لەگەر کرد بە تەلەفۆن لەگەر خزمەت کەسوکاریان، ئەوان بە من وتی ئەویش بەم ڕێگا چوو. پەیوەندیتان هەر ماوە؟ ماوە. اینجا چوونە تەحقیق، لە تەحقیق وەکو تەحقیقی حزبی بەحسی ئێرە دژوارتر، ئینسانیەت نەبوو. یعنی لە پێش چاوی من دوو برا هەبوون، لە پێش چاوی من دەهات نەژوورەوە سجانەکە بەوانە دەگوت دەبێ ئێوە تەعەڕوزی یەکتر. دوو برا. ئەو برایە گەورەکە پێوت کاکە شەهوەتی من لەگەل برای من ناهێت، من چۆن تەعەڕوزی برای خۆم. ئەوان چی دەکرد؟ تەسویری فیلمی خیلاعی دەیێنا پیشانی برای هەردوو برا دەدا، چۆن تەعەڕوزی یەکتر بوو. اینجا دەبردن، یعنی بە ساخی دەبردن، بەس لەنەوە بەتەنی دەگەڕانداوە. شێوازێکی دیکەی ئەشکەنجەی ئەوێ کاتی خواردن بۆ مەدەهێنا بادی بێژنێ نیڤشک نازم ئەو ڕوونەکە هەیە ئەوەی بەنان دەخۆن، ئەو ڕوونەکە بۆ مەدەهێنا اینجا کەس نەدەخوارد، کوم بوو، دەمان خستە ناو دوولکێک لەوێ شتێک لەوێ بوو. ئەو سوجانە دەهاتن، ئەوی تەحقیق دەهاتن، هەرێکی کێبڵێکی ئەوهای لێدان و ئەشکەنجەدان پێ بوو، نە کێبڵی عادی، کێبڵێکی ئەشکەنجە. ئەوەندە درێژ بوو، جێگای دەستی هەبوو، ئەو هەر لەناو ئەو دوولکەدان پیا و ینی ڕوت دەکرد لە پیاواندا بێجگەرە کەهرەبا لە هەڵاویستن، لە حەربی نەفسی، هەر چ شتێک بڵێ کارەبا و هەڵواسینیش هەبوو، کەهرەبا هەبوو، هەڵواسینی هەبوو، بە دەرگاوە بە هەموو شتێکەوە، ینی هەر چ شتێکی پیس هەبوو لەو زیندانە هەبوو. بەسمێکی هەبوو لە بەرامبەریمە ژووری ئێمە 34 بوو، ژوورێکی قاویشێکی بەرامبەری بە بوو 16 بووە بزانم، جێگای کچەکانی کورد بوو. کچ لەوێ بوون کورد، نزیکەی 100 کچ تێدا بوو. ئەمە هەمووی هی باکوور بوون، هەمووی باکۆر بوون، کەم بوون، هەگەر من نەمدیت کەسێکی دیکە هەمووی باکۆر بوون. باشووریش بەس ئێوە بوون ئەو جەماعەت؟ ئەگەر تێدا هەبش نەمزانی، لەبەرەوە چ قایش بوون، وەکو گەورە بوو، سژنەکە زۆر گەورە بوو. ئەم قاوشانە دەرگا دەکراوە تێکەڵبەنیان هەر تاوشی بەجیا تێکەڵبەندی چیکا کە هەر تو ئەسمان نابێت، بەس ئەو جێگای دەچوێ، ئەو جێگای تەدریب بە ئێمە دەکرد، ئەوژی تقریبان 15 میتر بە 15 میتر بوو، تەدریب بەمە دەکرد، تەدریب نەبووە، هەموو ئەشکەنجەدان بوو، هەموو ئەشکەنجەدان بوو. بڵێن ساحەیەکی بچووک بە دەم قاعەکەی ساحەیەکی بچووک بوو، بەڵام ئەوەندە بەرز بوو، ئەو سژنە 3 قات 4 قات بەرز بوو، هەمووی جەمەلوون بوو، نەوەکو جەمەلوونەکانشی بەرزن، وێنەکانی ماوە بڵێ بەرزن. دەچوونە ئەو بە تورکی پێدەوت هەواڵ دەرمە تشێکی وافە لە پێ بچووە جێگای تەدریب و ئەشکەنجەدا. اینجا بەم شێوەیە چوو تا ساڵێکی چوو، ساڵێک
أو قيادة PKK أو كاتي أوي اتفاق كرد لقال همو قايشة كان وتي دبي إمام مظاهرة بكين بس ليدون كل ما نجي قدغية قسكردن قدغية همو ترك قدغية إما باب بمبنين باشترا إما مظاهرة ليلة ذكين هوا والدنيا بزاني يعني إما همو تبش إما لحبس داين لأشكنجة داين تا مردن دبي إما سنوريك بخدا بين اینجا به شویک بی همو قایشه کان همویان آگادایی یکتریان که فلان روش درگاه خوی قپات بکن تختکانی نوستن همو دار بودای ساجی استور بشکنن دانه بر پشتا درگاه خورده نخون آو نخون تاکو جوابک ل انقره یا استانبول بیت ام پیوندیه چون دروز بود ام پیوندیه لرگای پنجره کانه و پنجره کانه و لگل یکتر قصه نکردن یعنی شده چونه محکمه لمحکمه یکتر یانده ایدیت لوی شتک هبو لعراق نبو محکمه اوان به یک جار و دو جار و سه جار حکم ندادن يعني زور جاء بنا محكمة دبنوا دين ليلة حكمة العراق ونبو يعني جارك دبا محكمة سورة عدام ما أبدو دبرو أبي ما جارك كذي كهبوا لبي يعني داود فلان روشة محكمة تويا إن جا كادركاني أوان بمان جيدا كتنا برنوسين تاريخي دولة كان چون فيتنام وأنغولا ونظام شيء أمانة رزقار بون بچريقا كي رزقار بون لكن أوان دا أوراقا روشي محكمة دا چون بر حاكم للميكروفون ده أو قطعنا حمي خوان بو يعني 2 ساعات كشبه 3 ساعات كشبه حاكم كما جري بأدا يعني أما بشك بلا الدفاع أما باشتر بلا العراق بس أسلوبي دي كي أشكنجة وما أشكنجة وكو أمالك خربت لي شون دانویز چی لأيوه بزانن كأشكنجة عندن دانویز بزان إيما تأكيد بن يعني أول معلومات هبون أول معلومات هبون إيما لسوريا هات إيما إنكار ما ذكرت أو آغاي إيما تسليم دانویز بزانن لسوريا وهات أو آغاي إيما تسليم كده بيوتبون أمانة بيشمرجنا أما لسوريا هنا أولا سلاح هنا أو سلاح إيما همو تسليم تركيا كده بس إما إنكار ما كل وتي أبا عداوته إما فقيرين إما أو إشناكين إما دفاع ما لبأخذ الأخو ما ذكر. قلت عن يعني إنكار تأكل خلتي مرجورين إما لمرجور شهر صاب والمال لا يبو ده ما زاني كام قل كام يعني إما قلت خلتي مرجور وزيوين أو منطقين أورمينا. هاتون شيف كان لباكور. هات بقول شون أرزاق بخوبين تجارة بكين. أي أو سلاحنا شيء بيتا. قلت ما يمانية. إنكار ما کرد إنكار ما کرد هنجام کار بردوام دا تاکو أو مظاهره ما کرد مظاهره که قاطی خواره و هر چد و شک و بطنی هبو هموی لناو غرفه لناو قایشکه کو کرده و پیاروتی اگر ایوه هجوم بکن درگاه بشکین هجوم بکن اما اگر لقایشکه دکن حتی زندانی که ده هبی آگیری برده با همون یام بستوشن اوی خواره قایشکانی خواره و اما سر و چی مان کرد هر هوار ما کرد به ترکی دمان گفت یا شاسن ölüm yani بجید مرن بجید مردن و هتافاتی کردواری وشتی اوها غیر بو yani لبیانی تا خوتن هر بزانه 4-5 هزار کس هوار بکن و قیری بدنه بزارن یعنی دیاربکر و کردستانی با کور هموی هجاند هموی هجا خلقی کردستانی با کور هموی دور و بری او زندانه کوبونه اوان چی که بقاطع خواره وی سرده سیاره حریق هینا سونده او على پنجره شوشه دشکاندن بو اوی آگیر نبر بیتاوی قاطع خواره هد پری آو کرد پرش لخو يعني هذا إيرا دانجو باز شو اسطنبول وأنقرة وتسجني بيشنولي دياربكر هستانه بمظاهرة وشتي جورة وخلقتي دامردو إنجا خواردن ورگتنو أولا ورگتنو چند روزا كيشا روزك بانگيان کردن
هەڵە بەردەرگا وتی ئەوە شتێک هاتووە ئەنقەرە پێویستی بە دانوستاندن هەیە لەگەڵ ئەوانەی قیادەی ئەم ئیشە دەکە ئەوانە چوونە ئەوێ لەگەڵیان قسەی وتی ئەمە کتاب هاتووە ئەشکەنجە لەسەر ئێوە ڕابیتن لێدان لەسەر ئێوە ڕابیتن بە ئیسراحق بخەون ڕابن ڕوون ئێمەش ئەوهامان وتە ئێمەش ئەوە دەوێتن ئەگەر حکمی تو چەندە بکە هەندێدی ئێمە تەنازل لە حکم ناکەین نابڵێن حکم ئێمە سوکە یانی چی بیا بەس ئەشکەنجە و زمانی کوردی و خواردن و مواجهە ئەمانە متوافر بکەن چەند حکم دەدەن بدەن چەند حکم دەدەن بدەن اینجا حکمەکانی ئەوان شوەکوی ئێمە نییە ئێرە ئەوەم دەڵێ بە 100 ساڵ ئەوە بە 50 ساڵ ئەوە بە 200 ساڵ حکمی ئەوان بەم شێوەیە یعنی وەکو ئێمە موعبەت حکومەتە عێراقی دەڵێ موعبەت 26 مانگە لەوێ 60 و 50 ساڵ 60 ساڵ و 50 ساڵ و 100 ساڵ ئەوایە باشە لەوێ وەکو عێراقیش نەبوو ناو بە ناو لێبوردنێکی گشتی دەرچێ و خەڵک ئازاد تاکۆ من لەوێ بووم هیچ لێبوردنم نەدیت هەر وابزەم وا بزانم کاتی تورگوت ئۆزەر بوو دوایی ئەو عفوەیەکی دا بوو وا بزانم هەرگە هەندی من لەوێ بووم عفو نەبوو بەس گوتت ئەمانەی کە لەوێ بوون 5-6 هزار کەس هەرپەکەکە بوونیان هەموو کۆردەکانی کوردی بوون ئەو کاتە دەگوت کۆکە ئزگرلیکە نازانم چی گەلک پارتی ئەوان لەوێ بوو بەس زۆر هەرە زۆربەی هەرە زۆری پەکەکە بوو بەڵام ئیتر ئەوەی تۆ لەوێ دیتت ئەم زیندانیانە ڕێکخراو بوون منەظەم بوون شێوەیەکی جوان ڕێخستی بوو لەبەر ئەوەی وتمان کاتی مواجهە و شتی ئەوها هەر قاویشێک ئیدارەی خۆ هەبوو هەموو قاویشیشی ئەو قیادەکانی کادرەکانی پەکەکە ئەوان سەرپەرشتی ئەوان دەکرد لە ڕێگای ئەو پەنجەرە و پەنجەرانە و لە ڕێگای محکەمەوە هیچ نقاش و شت لە بینی ئێوە هەبوو کە ئەوان مەسەلەن لایەنەکانی تر نقاشی سیاسی بینی ئێوە نقاشمان دەکرد بەس لەگەڵ ئەوانەی کە بڕوامان بە یەکتر هەبوو لەبەر ئەوە ئەگەر بڕوان نەبێ مەسەن کابرایەک لەوێ دەربچیتن میتێک یان استخباراتێک ئیفادە لەسەر تۆ بدەت من وتمە من ئیرانیمە ئەو بڵێتن وەڵا ئەمانە درو دەکەن عێراقینە تەسی دەمە بەس لەگەر و کابرایەکی وەکو سەلیم دیندار کادرێکی پێشکەوتوشی بووی پەکەکە ئەو کاتە بەڵام لەگەل پارتی ئەو کات پێش ئەو کاتە لەگەل پارتی علااقاتی هەبوو یعنی ئێمە بڕوا بەو کابرا دەیهات بەڵام لە سەرڕای ئەوە کابرایەک هەبوو لەگەل ئێمەش بوو ناوی ئەکرەم داڵ بوو تا استخبارات میتی تورکیا کاتە ئەوە شەو میتی تورکی و جاسوس لەناو زیندانەکان لەناو ئێمە لە بۆغڕێ بیچە بوو کە کامل لێرە کۆتای بەم ئەڵقێ دێنین لە ئەڵقەی داهاتوو درێژە بەم باسە دێن دەمێ بزانم دوای دیار بەکرد ئێوە چیتان بەسەر هات کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتا ئەڵقەی داهاتوو